تەوا پرسیارەکە ئەوەیە لە هەرێمێکدا کە بانگەشەی دیموکراسی و بوونی سیستەم بەگوێی خەڵک و هاوڵاتیاندا دەدرێت بۆچی لە جیاتی سیستەم و یاسا هێشتا خەڵک هیوای بە دیوەخان و سڵحی عەشایری هەیە. بەڵام بەڕێزان بۆ ورکردنەوەی زیاتری ئەم بابەتە و هەڵوەستە لەسەر چەقبەستووی سیاسی و چۆنێتی چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەڕێز عەلی کەریمی چاودێری سیاسی گفتوگۆی زیاتر دەکەین کە بەسپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. بەڕێز کاک عەلی تۆش ینی ئومێدت وا بوو ئەم پرسەیە ببێتە ئەوەی کە سەرکردە سیاسیە لێکدابڕا و عاجزەکان کۆ بکاتەوە و بەستەڵەکی سیاسی نێوانیان کۆتایی پێبێت؟ زۆر زۆر سپاس ڕێزم هەیە ئێوارەتان باش خۆت و بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی پەیام لێرەوە بەڕاستی غەمبارین بۆ کۆچی دوایی شعلەخان و سەرخۆشی لە هەموو بنەماڵەوە و لە بەڕێز کاک نیشوانیش دەکەم. من ئاواتم ئەوە بوو ئارەزوم ئەوە بوو کە کێشەکانی ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەندە سادە بن ئەوەندە بێڕیشە بن کە بتوانین لە بۆنەیەک لە مناسبەتێکی ئاوادا بتوانین هەموو ئەوە بکەین. بەڵام بەڕاستی من ئەو جورە کێشە گەورانەی کە ئەم ڕۆکانە بەرۆکی میلەتی کوردی لە باشووری کوردستان گرتووە ئەو کێشانە بەڕێی من زۆر قوڵن. ئەم کێشانە کێشەی سادە نین، ئەم کێشانە کێشەی تاڵان و فەرهودی بەروبوومی میلەتێک. بەڵام بەڕێز کەریمی یعنی هۆی چییە؟ بەشێک تەنانەت لە سیاسیەکان و هاوڵاتیانیش ئومێدیان بەوە هەیە کە ئەم بۆنە کۆمەڵایەتیە وەگەوەی من لە پێشترا باسم کرد چ شین بێ چ شایی بتوانێت ئاهەیەک بەبەری ئەم جەستە مردووەی نێوان لایەنە سیاسیەکانە بکاتەوە. یعنی خەڵک بێئومێد بووە لە سیستەم و یاسا و دامەزراوە شەرعیەکان؟ نا، خەڵک هیچ گوناهێکی نییە. خەڵک پەنا بۆ پوشێک دەبا وەختێک کەسێک لە حاڵی خنکاندایە. هەمیشە دایم ئەو قسەیە زۆر مەشهورەکە کەسێک لە دەریادا کە پوشێک دەبینێ پەنای بۆ دەبا دەستی بۆ دەبا ئەو میلەتە مەزلومە، ئەو میلەتە معاشی نەماوە، ئەو میلەتە ئەوە تا ئەم زستانمان بەڕێ کرد تاقە بەرمیلێک لە وڵاتی نەوتدا بەش نەکرا بەسەر خەڵکی فەقیر و هەژاری چۆستانەکانی کوردستان. تەنانەت ئەوەیە کە ئەمن هیچ گلەی لە میلەت ناکەم. میلەت حەقی خۆیەتی کە ئومێدەوار بێ. میلەت ئەوەندە نائومێدی چێشت. میلەت ئەوەندە قەیران بە دوای قەیرانیاندا بۆ دروست کرد. سەردەمێک ئەمە 2-3 ساڵەوە پێش کێشەمان ئەوە بوو کە پارلەمانەکەمان پارلەمانێکی دموکراتیک نییە. پارلەمانەکەمان بێتە سیستمێکی دموکراتیک و سیستمی پارلەمانی بێتە جێگای سیستمی سەرۆکایەتی و دیکتاتۆریەت. بەڵام ئێستا بزانە کەس ئەو کێشەی لەبیر نەماوە چونکە بە دوایدا قەیرانیان دروست کرد. ئەو قەیرانانەشتیان لە پێش خەڵک بردەوە. جەناب دۆکو با بڵێن چاودەرێکی سیاسی جەنابیشت پێت وایە دەبێت کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان کێشە یاسایەکانی هەرێمی کوردستان لەژێر سەقف و قوبەی پەرلەمانە حەل بکرێت یانە بێت لە دیوەخان و هۆڵی پرسە و شایە کۆمەڵایەتیەکانە چارەسەریان بۆ بدۆزرێتەوە؟ بەدڵنیایی ئەمن زۆر بەلامەوە سەیرە بەلامەوە ئەوەیە من گلەیی لە کۆمەڵانی خەڵکی سادەی ناکەم بەڵام گلەیی لە سیاسیەکان دەکەم. گلەیی لەو خەڵکە دەکەم کە خۆیان بە سێکۆلار و دموکرات دەزانن. تەنانەت بەشێکی زۆر لە حیزبەکەمان خۆیان بە باگراوندی سۆسیالیزم دەزانن. ئەو ڕۆکانە هیچ ئومێدێکیان نەبێ پەنا بۆ دیوەخان برن. ئێوە لەبیرتان بێ برای عەزیزم چەندین جار لە بۆنە و تەعزیەدا هەر ئەم کاگنوشیرەوانە کە ئەو شۆکانە خاوەن تەعزیەیە مەگە 3-4 ساڵ لەوەی پێش نەچوو بۆ تەعزیەی دایکی کاک مەسعود بارزانی؟ ئایا هەموو بەستەڵەکان توانەوە بەو چوونی تەعزیەی؟ ئایا هەموو کێشەکان حەل بوون؟ یاخوا کێشەکانی میلەتی کورد ئەوەندە سادە بن هەموو ڕۆژێ 4-5 سەرکردەکان بتوان بچن بۆ لایەکتر؟ بەڵام دڵنیاتان دەکەم ئەگەر کێشەکە زەعیفیش بێت کەم ڕەنگیش بکرێتەوە بە هاتنی کاک مەسعود بۆ لای کاک نوشیوانی بچوونی کاک نوشیوان بۆ لای فڵان سەرکردەی دیکە ئەمن دڵنیام ئەم کێشە حەل نابێت و بەڵکو پەردەپۆش دەکرێت. ئەمە کێشەیەکی ئەمیقە کێشەیەکی قوڵە دەبێت فکری قوڵی بۆ بکەینەوە و ئەمە کێشەی تاکێک و دوو تاک و کاک نوشیرەوان و مەسعود بارزانی یا مام جەلال یا ئەوی دیکە و ئەوی دیکە نییە. کێشەی میلەتێکە. پرسیارەکە لێرەیە بەڕێز کەریمی بۆ خەڵکو بەشێک لە سیاسیەکانیش پێیان وایە ئەگەر ئەم دوو سەرکردەیە چ بەڕێز نەوشیروان مستەفا بەهاتایەتەوە لە پرسەکە ئامادەی هەبوایە چ بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ بەهاتایەتە سلێمانی و
نەوشیروان مستەفای ببینایە کێشەکان چارەسەر بوو. ئەم لێکدانەوەی لە چیەوە سەرچاوی گرتووە؟ یعنی پێ دوایە ئەم دوو کەسایەتیان سەرچاوی کێشەکانی هەرێم و بە یەک ئاست هەردووکیان توندیان کردووە؟ بە دڵنیایی کێشەی ئەمڕۆی قوڵی کوردستان چ لە شەڕ و هەڵاوگرمەی پێشمەرگە و چ لە شەڕی داعش و چ لە کەمبودی بودجە و چ لە ئەوەی کە میلەت خەریکە تاڵان دەکرێت کێشەی کاگنۆ شیرەوان و کێشەی فلان و فلان نییە. بنەماڵەیەک دەستیان بەسەر بووم و بەروبوومی میلەتێک داگرتووە. دیکتاتۆریەت لە وڵاتەکەی من و تۆ خەریکە دابین دەبێت. ئەمە کێشەی عەشایری نییە، ئەمە کێشەی حیزبێکی بنەماڵەیە کە دەیهەوێت دیکتاتۆریەت لە وڵاتی من و تۆ دروستکە. نایهەوێت حکوومەتێکی پارلەمانی دروستکە، نایهەوێت حکوومەتێکی خەڵکی دروستکە، نایهەوێت حکوومەتی مردم بەرمەردم دابنێت و پارلەمان کارا بکاتەوە. ئەم کێشانە چی بەوەی داوە کە شوعلەخانێکی شۆڕژگێری تێکۆشەری خوشکێکی عەزیزمان ئەو ڕۆکانە ئەمری خوای کردووە، ئەو ڕۆکانە نەماوە. ئەمە بۆ دەبێ ئەوە بێنی هەموو شتێک بەوەوە بەستینەوە. ئەگەر ئەوە بێت ئەخر لە پێشوودا پێم کتن خۆ سەدان جار ئەوە کراوە، بەڵام پاش قەدەرێک پاش 3-4 مانگ 5 مانگ چونکە ڕیشەی هەلمان نەکردووە دووبارە هەڵی داوەتەوە. باش بۆیە ئێمە دەبێ ئەگەر بە دوای ڕێگا حەلین ڕێگا حەلی ڕیشەی بدۆزینەوە. باشە بەڕێزکەریمی ئایندەی کوردستان لە ئەگەری بەردەوامبوونی ئەم کێشە و ململانیانەیە بە بڕای بەڕێزت بەرەو کوێ ئەچێت؟ ینی پێ ئەچێت ململانیەکان تونتر ببنەوە یان تۆ گەشتبینی بە ئاسۆی ئەم کێشانە و ئەم کێشانە نامانگەێنە کەنارێکی خراپ بەڵکو دەمانگەێن وردە وردە نزیکمانەکەنەوە لە کەناری ئارامی؟ من چونکە بەرپرسیارەتێکی گەورەی سیاسیم لە هەرێمی کوردستان نییە و نامەوێت لەگەڵ میلەتەکەم درۆ بکەم، نامەوێت بە خۆڕایی دڵیان خۆشکەم. من لێرەوە لەسەر شاشەی ئێوە ویژدانی خۆم قەرزدارم دەکا کە ڕاستیەکان بە میلەتەکەم بڵم. میلەتی ئێمە بەڕاستی ئاوا کێشەکانی حەل ناکرێت. میلەتی ئێمە کورد و کرمانجی جەماعەتێک سەرکردا بەروبوومی ئەو میلەتەی دەخۆن، جەماعەتێک سەرکردا بەروبوومی ئەو میلەتەیان تاڵان کردووە. کێشەی ئێمە کێشەی دموکراسیە، کێشەی ئێمە کێشەی تاکەکان دەبێت زەعیف کرێن، دەبێت کۆمەڵ بە قووەت کرێت. کێشەی ئێمن ئەوە نییە کە دووبارە دیکتاتۆرێکی چەشنی قەزافی و حوسنی مبارەک و شای ئێران و سەدام حوسێن بێ دووبارە حکوومەتی کوردستان بکاتەوە. ئێمە دەبێت وڵاتێک بین وەکو وڵاتانی ئوروپایە دەبینی کە بە قودرەتترین سەرۆک وەزیران هەڵدەستێ ماڵاوایی دەکاو دەڕوا پاش 4 ساڵەکەی تەوا دەبێت. ئەم کورسەی کە ئەمڕۆ لە هەولێر داگیر کراوە بە ناحەق داگیر کراوە. ئەم کورسەی ئەوڕۆ بنەماڵەیەک داگیریان کردو، ئەو چاڵە نەوتانەی کە ئەمڕۆ بنەماڵەکان داگیریان کردو دەبێ بەربدرێت، دەبێ ئازاد کرێ بۆ میلەت. ئەو پارلەمانەی کە قۆڕخ کراوە، ئەو پارلەمانەی کە داخراوە بەردیان لەسەرداناوە بزمارچنیان کردووە دەبێ پارلەمان بدرێتەوە بە میلەت. ئەو جار لە نێو ئەو پارلەمانەیدا کێشەی گۆڕانە، کێشەی یەکێتێ، کێشەی کۆمەڵە، کێشەی پارتیە، هەر کێشەیە کە بێت بە گفتوگۆ بە دیالۆگ نابێ پەنا بۆ چەکبەرین، نابێ پەنا بۆ بۆنەیەکی ئاوا بەرین کە دەی فرسەتە. ئەمن پێم وابێ ئەگەریش کاک مەسعودی شاتپایە کاک نوشروانیش دە باوەشی گرپایە هەر 2 مانگ 3 مانگ بوو ئەو بەستەڵەکە دووبارە نەدەتواوە، ئەو بەستەڵەکە دووبارە دەیبەستەوە، زۆر خراپتر دەیبەستەوە. چونکە حەلی ڕیشەیمان پێ نییە. حەلی ڕیشەی زۆر سادەیە ئەگەر لایەنەکان ئیرادەیان هەبێ، ئەگەر لایەنەکان ڕاست دەکەن لەگەڵ میلەت زۆر باشە. هەر بەیانی زۆر زوو هیچ سەرخۆشی ئەولای ناوێ، ئەو مجاملاتانەشی ناوێ، تەعزیەکی ناوێ، بەیانی زۆر زوو. سەرۆکی پارلەمان ئەوە تاوە لە تەعزیەکەی وەستاوە بانگی کەنەوە بڕاتەوە پارلەمانی خۆی بکاتەوە، سەرۆکایەتی پارلەمان بچێتەوە شۆنی خۆی، ئەندام پارلەمانەکان بچنەوە شۆنی خۆی. حکوومەتی تەوافقیتان دروست کرد بەخۆشی بەوە خەڵکتان هێنا سەر جادە تووشی شایی لۆغانتان کردن 2 ساڵ لەوە پێش کە حکوومەتی تەوافقەیە، حکوومەتێکە کە هەمومان تێیدا بەشدارین. بەڵێ بەڕێزکەریمی کوای حکوومەت؟ بەڵێ بەڕێزکەریمی پێدوانیە ئەمانە بە قسە ئاسان بن، بەڵام لە ئەرزی واقعە یعنی هەزناکەی ئەمانی جەنابەت باسکردن ئەگەر تەرجەمەیان بکەی بۆ کردار زۆر قورسن و ینی نەفەسێکی زۆر با بڵێن لە خۆبردووانی ئەوێ کە هەستێ بەم کارانە؟ واللهی بەعکسەوە ئەگەر ئەوەی کە ئەمن دەیڵم ئەگەر ئیرادە هەبێت، ئەگەر درۆ نەبێت،
ئەگەر کۆمەڵێک خەڵک نەی هەوێ کۆمەڵێکی دیکە بسەوسێنێتەوە هەر زۆر سادەیە برای شیرینم ئەخ بۆ قورسە ئەمن دەڵم زۆر سادەیە پارلەمانمان هەیە بەڵێ مێز و کورسی لێیە بەڵێ مایک و میکرۆفۆنی لێیە بەڵێ ئەندام پارلەمانەکان هەن لەوێ دەتوانێت ئیرادیانەوێ باشە باشترین نوخبەی ناو میلەتی کورد هەڵبژێدراون چوون بەڵێ 100 نەفەر 111 کەسی لێیە بەڵێ سەرۆکی لێیە بەڵێ باشە بۆ نابێ ئەو پارلەمانە بکرێتەوە بۆ ئەمە لە ئەرزی واقعدا خەیاڵە وەک دوا پرسیار بە بڕوای تۆ بەڵام بە کورتی کاتم نەماوە کەواتە ئەو ئیرادەی کە ناوێت ئەو پەرلەمانی تۆ ئاوا وەسفت کرد بۆ ناوێت کارابێت زۆر سادەیە ئەوە ئەمن دەمەوێ هەموو کەیکەکە بۆ خۆم بێت ئەمن دەمەوێ ئی خۆم بۆ خۆمە ئی تۆش دەخۆم ئەمن دەمهەوێ بنەماڵەیەک مقدەسن لەم کوردستانە ئەو بنەماڵەیە خوان ئەم بنەماڵەیە شان شەهەنشان ئەو بنەماڵەیە دەڵێ کاکە خوا پێغەمبەرێکی ناردۆ بۆ میلەتێکی جاهیل ئەوە من ئەو پێغەمبەرم ئێوە بێدەنگ بن من خۆم بەڕێوەی دەبم من دەڕۆم ئەتۆ لە فەقیریدا بژی ئەمن بە تەیارە دەچم ددانم چا دەکەم ئێوە لە فەقیریدا بژین میلەتی کوردستان ئەمن بە تەیارە دەچم بۆ ئەولای ئەمە ناکرێ کاکە ئەم نائەدالەتەیە نەخوا قبولی دەکا نەمیلەتی ئینشاڵڵا قبولی دەکا. بەڵێ بەڕێز عەلی کەریمی چاودێری سیاسی سوپاس بۆی کە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بوویت.